میوانێکی میە هێژاهەیە و هەیداری ڕەوشەیە برێز شێروان دووبەردانی کاندیدێ پارتی بۆ خۆلێ شەشەم یا پەرلەمانی عێراقی لێ بازنانەینەوان هەلستودگی میێوانێ منە کاک شێروان هەم بخێر زۆر سپاس هەڵبەتە ئەمڕۆ داهەمین ساڵی دامەزراندنە کوردستان 24 توێکێشوان پەرلەمانتارێن ئەکتیڤ بووی ئەم حەقیقەتێ بێژین لە پەرلەمانی عێراقی دوو خۆڵێن دەرباز بووی بەردەوام میێوانێمە بووی بەردەوام تا هەڵویستە سەر پرسێنە تەوی نیشتیمانی وان بن پێکاریەکردنە کو لە پەرلەمانی عێراقی ئەو زۆرینەیە سیاسیە مەذهبی دەرحەقی خەڵکی کوردستانی هەبووە خۆشحاڵی جارێکێدن کاندیدی بێڤیا سەرکردنی ژبەرک و کەساتیە نووسا گرنگن ئەو ڕەوشەمە بەحەزکردی تو چادبینی گەلو ماد پێشێلکردن مادێ هەفت لە دەستوری عێراقی مناوی خودێ گەورە و میهرەبان یەکەم جان پیرۆزبایی لە کەناڵی کوردستان 24 یەکەیەکە دەکەین بە حقیقەت ئەوە 10 ساڵە شەو ڕۆژ لە خزمەتی کورد و کوردستان هەر چار پارچەی کوردستان ئەمە کۆنوونێری پارتی و کورد لە پەرلەمان هەماهەنگیمان زۆر بەهێزەبی لەگەڵ کەناڵ 24 زۆر پەیامی ڕاست گیانمانە کوردستان ئەوڕۆکە دەلێن بەڕاستی کەناڵی کوردستان 24 بێ ڕکابەرە لەسەر ئاستی عێراق و کوردستان کە ئەو خزمەتێ کەمە دیتمان لە بەغدا کە ڕاستەخۆ بەردەوام لە هەموو هەواڵەکانی هەیە لە هەر دانیشتنی پەرلەمان کە گەرمکەین پێویستێبی کەمە ئەو پەیامە بگەینە کورد و کوردستان و خەڵکی عێراق کوردستان 24 لەگەڵمان ئامادەبی دەستخۆشی لە یەکەیەکە کارمەندی کەناڵ کوردستان دەکەین و ئینشاڵڵا تا لە بەردەوام من داوای سەرکەوتن دەکەین بۆ خزمەتی زیاتر بۆ کورد و کوردستان زۆر سپاس ئەمە یعنیەوە خۆلی دووەمە لە بۆ سێ دەچین ئینشاڵڵای تەعالا دیتمان ئەو شۆفینی کە لە بەغدا هەیە ئەو تائیفی کە لە بەغدا هەیە لە بەرامبەر بە تایبەت کورد دوای 2003 خۆشحاڵ بین کە عێراق ڕزگار بی و کە 2005 کە جەناب ئیشارەت پێدە زیاتر لە 80% ئەو خەڵکە عێراقە دەنگی لەسەر ئەو دستورەدا مادەی 144 کە ئاخر مادەیە کە دەلێت ئەو دستورە دوای ڕزامەندی گەلی عێراق لێ بکرێت و دەبی جێبەجێ بکرێت بەداخەو حتا ئەوڕۆکە زیاتر لە نیوەی ئەو دستورەی کە عێراق دەنگی لەسەردا جێبەجێ نەکرایە زۆر مادێ نە هەر 147 ئەو مادەکانی کە هاتیە بەرژەوەندی عێراق بەگشتی کوردستان بە تایبەت جێبەجێ نەکرایە بابەتی میلیشیات کە ئەوڕۆکە ڕاستی ئەمە لەو ڕۆژانەی بانگەشەی هەڵبژاردنین خەڵکەکە خۆشحاڵە کە نوێنەری ترەمپ مارک سفایە یەکەم پەیامی لە بۆ عێراق بی کە هاتیە عێراقی خلاص کات لەو میلیشیاتانی کە هەیە کە پێشی بێنە ناو ستۆدیۆ زانیاریک هەیە لە ئیسرائیلەوە هاتیە کە زانیاریان هەیە کە احتیمال لەو ماوەی هێرش بێتەکردن لای هەندێک چەکداران و میلیشیاتی عێراق لەسەر ئیسرائیل طبعا ئەوە زۆر مەترسیە لەسەر قەواری عێراق لەسەر هاوڵاتی عێراق ئەو زانیاریان ئەو هێرشانە مەبەستیانە ئێستا پێش هەڵبژاردن وا دیارەسە پێش بێمە ستۆدیۆ دیارە لای هەندێک ڕاگەاندنی ئیسرائیل سەبەلاویان کردەوە کە زانیاریان هەیە احتیمال کە بە هەندێک بە درۆن هەندێک لای ئوردون لا سووریەوە یعنی زانیاری زۆر گرنگ بی زۆر مرتسیە لەسەر عێراق لەسەر قەوارەی عێراق لەسەر هاوڵاتی لەسەر پێکۆژیانی عێراق کە ئەو میلیشیاتانی کە سەر بە زۆرینیان زانی جرامە زۆرنی سەر بە ئیرانن و پاڵپشتی لە ئیران و هەیە ئەمە لە پارێزگای نینەوە بەسمەوە بوو کاکی شێروان پارێزگای نینەوە دوای 2014 بە تایبەتی دوای 2017 ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە میلیسی کراوە بە میلیشیات کراوە میلیشیاتی عەجێب و غەریب بە ناو نیشانی عەجێب و غەریب هاتنەوە سنووری پارێزگای نینەوە بێگومان هەیبەتیان هەیمەنەیان هەیە دەسەڵاتیان هەیە ینی دەسەڵاتی ئەوان زۆر زیاترە لە دەسەڵاتی دام و دەستگا فەرمیەکان کەواتە هاتنی نوێنەری ترامپ لێدوانەکەی کە دوێنێ باسی میلیشیاکانکی کە پێویستە لەغاو بکرێن لە قاڵب بدرێن ئەمە بخۆی تا چەند پێشاتێکی ترە طبعا زۆر گرنگە یعنی ئەمە بە تایبەت لە نینەوە هەر با بڵێ ناوچەکانی کوردستانی مادەی 140 لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو میلیشیاتانەی کە هەنە ئەو ڕۆکە ئەو ناوچەکانیان دەستگیر کردیە بەداخەوە ئەو ڕۆکە کە دەلێن مەتەن حەشد شعبی هێزێکی یاسایە قانونیە بەس ئەو چەکدارانەی ئەو فەسالی کە هەنە استیقلالی باج باستیقلالی موچە استیقلالی چەک هین حەشت هەموو دەکەن یعنی لە بن ئاڵای حەشت
ئەوان وەکو فەسائلی ملیشیات و دەرەوەی یاسا و دەرەوەی دستور و بەبێ کە حکوومەت هیچ دەسەڵات لەسەر هێبیت هەر لە شنگال و ئەمە دێن ئەوڕەکە کە شنگال دەستگیر کرایە لەلاەن هەندێک لای پەکەکەوە هەندێک ئەو فەسائلێک کە هەنە چەندین جار لەوێ هێرشیان کردگە سەر ئیسرائیل سەر سووریا هێرش کرایە سەر هەرێمی کوردستان ناوچەکان هەرێمی کوردستان لە دەشتینێنەوە هێرش کراگە سەر هەرێمی کوردستان لەسەر بەتایبەت لەسەر هەولێر ئەوە زۆر مترسیە بەردەوام لەسەر قوارەی عێراقیان مووسڵیان هەرێمی کوردستان دەبێت کۆتای بۆ میلیشیاتانە بێت یان هەتا ئەوڕۆکە ئەوان ئەوڕەکە زۆرینەی هاوڵاتی لە ناو شاری مووسڵ ئیجباریان کردە زەغەتیان کرد 125 یان 50 کارتی دەنگدان ئەو میلیشیاتان لەسەر ئەو خەڵکی مووسڵیان کردیە دنیەکە ئەوەی کە مارک سفایە نوێنەری ترامپ ئەو یەکەمین وەکو پێیاننامەی بەلاو کردەوە ئەوە لەکەن خەڵکی عێراق بەگشتی و لە مووسڵش دڵخۆش بی کە ئەوڕۆکە بێت ئەو کێسە بە تایبەت کێسی میلیشیات و فەسایل دەزانی ینی ئەم گروپە چەکدارانە ئەوان ڕەگوریشیان داکوتاوە لە ناو مواسەکانی عێراق زۆر جاران ئەوان زیاتر لە حکوومەت باڵا دەستن پابندی هیچ بریارێکی حکوومەت نابن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق کە سەرۆکی حکوومەتە هیچ دەسەڵاتێکی بەسەریان نییە و چێکی باشیان بەدەستەوەیە بە یاسایی کراون پارەیەکی چاکیان هەیە بودجەیەکی چاکیان هەیە پێت وایە بە ئاسانی ئەمانە کۆنتڕۆل بکرێن ئەگەر هاتوو ئیران دەستخۆی کێشاوە بە تاکید ئەوان کۆتای پیان تێت دەکێشێت ئەوان نەهێزی خویانە ئەوە نەهێزی ئەو چەکدارانەیە کە ئەوڕۆکە لەو ناوچانەی کوردستانی یان لە شاری مووسڵ یان لە سەلاحەدین و لە بابل لەوانە دەکەن ئەوە هێزی ئیرانە نەهێزی وانە ئەوان دزانن ترامپ کە مارک سفای هەناردیە پەیامەکەی دیار بوو بۆ ئیران کە دەبێت ئەو چەکدارانە کۆتای پێیان بێت لە مووسڵ ڕاستە ئەوانە کە هیچ بریارەکانی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق جێبەجێ ناکەن یان یەک نمونە پێشی چەندین ساڵە چەندین بازگەی دەشتینەینەوە تەعاملیان زۆر خراپ بوو بەتایبەت لەگەڵ کورد بریار هات لای سەرۆک وەزیران کە دەڵێن قائد العام قوات المسلحة کە شخص یەکەم لەسەر ئاستی عێراق برارەکان جێبەجێ نەکرد معنای وایە چ حکوومەت لە عێراق نییە چ دستور لە عێراق نییە چی یاسا لە عێراق نییە یاسای میلیشیاتە ئەوڕۆ دەبینین ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار سەرۆک حکوومەت کاک مەسرور بارزانی دائیمەن لە هەواڵەکانی خۆیان یا سەردان یان کۆبنەوە دەگە سەرۆک وەزیر لە بەغدا ئەمە پابەندی بە دستور و بە یاسا بە یاسای بودجە نە دستور و نە یاساکانی و نە یاسای بودجە جێبەجێ ناکرێت دەچنە سەر ئیدارەی دەوڵە سەر سەرکردەی شیعە کە ئەوان چ بریار دەدەن کە لە ئیران چ ڕێنمایی بۆیان دێت ئەمە کەوتینە بن فشاری میلیشیات لەسەر قوارەی هەرێم شاستەی دارایی هەرێم موچەکانی هەرێمی کوردستان ئەمە داوا دەکەن شەو ڕۆژ چەندین کۆبنەوە کە دێت سەرۆک حکوومەت کۆبن نکات ئەمە التیزام بە دستور دەکەین بە یاسا دەکەین بەس بەداخەوە کەواتە مؤسسە فەرمیەکانی عێراق هیچ ڕۆڵیانە لە ئیدارەکردنی دەوڵەتی عێراق و پرساسیارەکان ئەو میلیشیاتە و ئەو سەرانێکە لە پشت ئەوانەوەن ئەوان بڕیار دەدەن چی بکرێت بەتاکید ئەوە دیار ڕۆنە یعنی نەیەکەم جارە بەڵێ کاک شێروان ترامپ بەوە ناسراوە کە بڕیارەکانی توندن ئەگەر بدرێت جێبەجێ دەکات بە تایبەتی ئەستەن دەستنیشانکردنی مەبعوسێک نینەرێک بۆ عێراق لە جیاتی باڵیۆس ئەمە بۆ خۆی پەیامێکە پێت وایە سەردەمی ترامپ بە تایبەتی لە ئێستادا ئیدیام ڕەوشە لە عێراق کوتایی پێبێت ماسەکانی دەوڵەت ئیشی خۆی بکەن عێراق بەبێ میلیشیات بێ بەبێ مەترسیەوان بێ والله ئەوە تەحەدی زۆر گەورەیە طبعا بەتاکید ئەوە دوای سووریا و لوبنان و دوای غەزە و حوثیین لە یەمەن و لێرەکانە دەست پێ بکات ئەو قۆناغەی کە بێت بۆ عێراق بێت دڵخۆشیە بۆ هەمی عێراق و ئەوەش یعنی مەسیج زۆر بەهێزە لای ترامپەوە کە نوێنەری ترامپ هەر خەڵکی عێراقە ئەوە زۆر گرنگە لەبەر ئەهل مەکە ئەدرا بشیعابیە بەتاکید ئەو خەڵکی نینەوەشە خەڵکی نینەوە بالضبط خەڵکی نینەوەیە ئەوە زۆر گرنگە بۆمە لەبەر زۆرترین دەسەڵاتی میلیشیات ئەتوزانی ئەوڕۆکە مووسڵ شارێکی سنیە ڕاستە هەموو پێکەوە یعنی وەکو نەتەوە وەکو مەذهب و لێرەکانە بە زۆرینەی سنەنە ئەوەی ئەوڕۆکە کە لە مووسڵ هەیە یان ئەو ڕسمانێک کە لە مووسڵ هەیە یعنی بەرەو تەشەیع لە بۆ شاری مووسڵ دەڕوات ئەوەی کە ئەوان پلانێک کە لە مووسڵ دانێن ئەو میلیشیاتانە ئەو هەندێک هێزانە ئەوڕە بەهێزترین لیستەکانی هاتی لیستی مووسڵ نییە بەتاکید ئەمە
او سیاسەتە لە کەرکوو جێبەجێکێ حتا لە دیالەش دیموگرافی دیالە گۆڕاوە لە زۆر شوێنی تر ئەو سیاسەتی تەشەوی حتا لە شنگالیش ئەو سیاسەتێکی فراوانە کەواتە لە چارچەوەی ئەو ڕەوشەی کە تو باش ئاگاداری کایک شێروانچی دەگوزارێت ئێوە بۆ خۆلی داهاتوو لە پەرلەمانی عێراق کە جەنابی سەرۆک بارزانانی تەکید لەسەر جێبەجێکردنی دەستور دەکات چی دەکەن؟ ئەوە بە تاکید یعنی ئەوە دستور مافی هەموو عێراقیە دەبێت جێبەجێ بکرێت پێت ئەو سەردەما هاتووە کە عێراق پابەندی بنەمەکانی دەستور بێ ئەگەر هاتوو ئەو میلیشیاتانە مانەوە ئەو هێزانە مانەوە زەحمەت ئەوان جێبەجێ بکەن لەبەر ئەوڕۆ دەسەڵات لە پەرلەمان یان لە دەرۆی پەرلەمان لە بەرەنزانین پەرلەمان و دەرۆی پەرلەمان زۆرینەی ئەوانن ئەو میلیشیاتان هێشتا بهێزن لە مووسڵ بهێزن لە بەغدا بهێزن بریارەکانی سەرۆک وەزیران جێبەجێ ناکرێت ئەمە ماوەی دابێت دوای هەڵبژاردن مارک سوفایە هەر ئەو کە پێ هاتیە نوێناتی ترەمپ ئەگە جێبەجێ بکات بە تاکیدەوە ئەوە یەکەم جار بۆ کورد ئەو مافەکانی کاتی لە دستور جێبەجێ بکرێت ناکرێت دوای 2005 حتا ئەوڕۆکە یەک برگە لە ناو دستور بۆ کورد جێبەجێ نەکرایە یەک یاسا بەرامبەری عێراق و یان بەرامبەری کوردستان جێبەجێ نەکرایە هەر حکومەتە کە لە دەستی جەناب سەرۆک مەسعود بارزانی کە دەکرا لە هەرێمی کوردستان لە هەولێریان لە بەغدا چەندین خاڵەکان کە تەوقیعیان لەسەری کردیە واژویان کردی حتا ئەوڕۆکە جێبەجێ نەکرایە آخر حکومەتیش کە لەسەر جناب سەرۆک مەسعود بارزانی کە محەممەد سوودانی چەندێ بلێنیدا کە نەفت و غازە ئەنجومەنی فدرالی مەجلس الاتحادە مەسەلەی مادێ 140 ڕێکەوتنی شنگال حتى ئەوڕۆکە هیچ جێبەجێ نەکرای لە 2020 حتا ئەوڕۆکە ئەمە ئومێدین ئینشاءڵڵای تەعالا کە نوێنەری ترامپ بێت شاری نینەوە و ناوچەکان دیکە لە عێراق کە خەڵکی مووسڵ و ناوچەکان دیکە بە تایبەت ئەمە دێ ناوچان دیکە کە بە تایبەتوانی سونەنە کە ئەوڕۆکە ناتوان قسەش بکەن لەبەر ئەو میلیشیاتانە کە کۆنتترۆلیان کردگە کە ئەو خەڵکە ڕزگار کات و نەجات کات و دەوری میلیشیات و فەساعی نەمنێتەوە شنگال بگرێتەوە بۆ کوردستان و ناوچەکانێکە بگرێت بۆ کوردستان پێشمەرگە و هێزی کورد بگەڕ سەر ئەم ناوچانێک کە هەیە دوای خیانەتی ڕێفرادوم کە کرا لە کەرکووک دژی کورد و کوردستان. بەڵێ شێروان دووبەردانی کاندیدە پارتیە دموکراتە کوردستانی لە بازنێنەی نەوە گەلەی سوپاس کای شێروان.